بینەرین خوشتەوی ئەف دەمەوە باش سەڵاف وەبن ئەس نەزیرکادانیت گەلوەدامە بوو پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامەی کوردی وێجارێژی دێت خزمەتا وین بەڕێزدا بین دۆر تەوەرەکێ گرنگ کە کرێدایە ئەبوان ڕۆژان کە ئەم تێدا تێت پەڕین ئەو ژی بانگەشە و ئاین و ئاکار هەلبژارتن ڕەنگڤەدانا دیموکراسیەیە هەلبژارتن هێمایە شارستانیەتێ و پێشکەفتنەیە هەلبژارتن هێمایە هوشیاریە کۆمەڵگە هەروسا هەلبژارتن دەلیڤەیە بوونێبوونەوێ و پێشڤەچوونێ هەروسا هەلبژارتن ئامرازەکە ji بۆ خزمەتکردنا هاوڵاتیان دەمانەوێت بپرسین لەم بەرنامەیەدا لە مامۆستایی بەڕێز ڕێنمایی ئاین چییە بۆ بانگەشە هەروسا ڕۆلی ئاکار و ئەخلاق چییە لە بانگەشەدا چۆن یاسا بانگەشە ئاراستە دەکاتن چۆن بانگەشەیەکی کوردانە بکەین ئەم پرسیارانە و چەندین پرسیارن دیتر ئاراستەی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق بکەین ناوێوە و ناوێ خۆ خێراتنەکە گەرم جەنابی سەیدا بکەین زۆر بەخێر بی مامۆستای بەڕێز مامۆستا هەروەکمە ئاماژە پێدا دەستپێکە ناو و نیشانی خەلەقە خۆ بانگەشە و ئاین و ئاکار هەر کارێک ئینسان بکەتن وێت ئاکار و ئەخلاق یەدیگەلدا بیتن بۆیە ئەمە دوێ بزانین ئاین وەک دین و ئۆڵ چەند گرنگی دایە ئاکار و ئەخلاقی بۆ بانگەشەکردن و ئەف ڕۆژی ئەمیت ڕۆژێکی دادبورین کە ڕۆژە بانگەشەکردنا ئەنتیخاباتایە جەنابێتە شاخفتن سەر هەیە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارەگە بڵین باسی هەڵبژاردن پەیوەستکەیتەوە بە ئاین دوور و نزیک پەیوەندیەکی هەیە بۆ چونکە ئاین خۆت دەزانی پەیامێکی پێیە ئەم پەیامە پەیامبەرێک ئەیهێنێ ئیدی لەنێ ئەو پەیامەدا هێڵی سەرەکی و گشتی هەیە ئەو پەیوەندی خودت کردت ڕاستە ئەو هێڵە سەرەکیانێکەوە لە نێو پەیامی قورئاندا هەیە بۆ نمونە ئەتوانین سوودی لێوەربگرین بۆ ئەوەی کەوا بانگەشەیەکی جوان بانگەشەیەکی ڕێکوپێک بانگەشەیەکی هێمنانە ئەنجام بین بۆ نمونە ئێستا چۆن ئەتوانین ئەو پەیوەندیە دروستکەین بە پلەی یەکەم کاتێکە کاتێک خەڵک بانگەشە ئەکا ئەوێ خۆی بچێتە پێش لە پێش بڕکێکەدا خەڵکی تر بکەوێتە دواوە ئەمە وێنەکەیە ئەم وێنەکردنە شتێکی ئاساییە ئەگەر تۆ بچیتە پێش بە مافی خۆت خەڵکی تریش نەتوانێت پێش بڕکێت لەگەڵا بکە بکەوێتە دواوە تۆ دەرچی ئەو دەرنەچێ بۆ نمونە بەڵام ئەمە چۆن ئەوێ بکرێ بۆ نمونە یەکێک لە ڕێنمایەکانی قورئان ئەوەیە کە خۆی گەورە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم واتە شتی خەڵک بە هەرزان شتی خەڵک بە کەم تەماشا مەکە کەواتە لەم منافەسەی ئێستاکە دەبینی یەکێک لەو شتانی کە تۆ دەیبینی لەم پێش بڕچێ و ململانیەدا ئەوەیە کە من هیچم پێ نەبێ وانە دێم خۆم جوانەکەم بەچی بە ناشرینکردنی تۆ ئەمە خوا قبوڵی نییە خۆ جوانکردن لەسەر حسابی بە ناشرینکردنی بەرامبەر لە کاتێکدا وا چاکە بڵێ من خۆم بۆ نمونە بەمانایەکی تر بڵێم ئاساییە من چی بکەم ئاساییە بڵێم من ئەوەم و ئەوەم و ئەوەم هەیە و ئەوەم هەیە و ئەوەم هەیە ئەو باسی خۆم دەکەم هەتا ئەوێ هیچ خوا سوبحانەهو وتەعالا قسەی لەگەڵمان نییە محاسەبەمان ناکە کاتی خراپەکە لە جیاتی ئەوەی باسی خۆم بکەم بڵێم شتەکانی تۆ خراپە هەتا تۆ لە ڕیکلامی کۆمپانیەکانیش دیوتە کاتێک کە ڕیکلام بۆ شتێک دەکرێ ئەو شتە بە وێنە و بە ناوەکەی دەرەکەوێ کە دەڵێ ئەم شتانەی دیکە هەمووی خراپە فڕێدەن هیچ ناوێکی لە سەردانانێن چونکە تۆ مافی ئەوەت نییە قسەی شتی خەڵک بشکێنیتەوە نابێ هیچ ناوێک لە سەری دابنێ کەواتە لێرەوەیە خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم کەواتە ئەی پاڵێوراوان ئێوە مافی ئەوەتان هەیە بڵێن ئەو شتەی من باشە بەس مافی ئەوەت نییە بڵێ شتی فڵانە کەس خراپ بەڵێ ئەو یەک دوو خی گەورە فەرموێ لیەسئەل الصادقین عن صدقهم ئەو ئاەتە زۆر وردە یعنی تۆ قسە ئەەکەی یا ڕاستەڵێ خوانەکە یا درۆێ ئەمە لەسەر درۆ هیچ ئینسان لای خوا محاسەبە ئەکرێ بەڵێ لێپرسینەوەی لەگەڵا ئەکرێ لەسەر درۆ بەڵام خۆ ئەگەر قسەی ڕاستیش بکەی وا بزانە ئاەتەکە چەند وردە لیەسئەل الصادقین عن صدقهم کەواتە ئێمە قسەش کە دەکەین ڕاستگۆیانەش قسە بکەین بەڵام بە چ نیەتێک کردومانە هیچ کەسێک و دەنگدەرێک و هیچ کەس نازانێت نیەتمان چییە لەو قسە باشە لەو ڕاستگۆییە ئەوە خوددا دەزانێت یعنی خوددا دەڵێ ڕۆژی قیامەت لێتان دەپرسێ لە قسە ڕاستەکانیشتان جا زانایانی تەفسیر دەڵێن ئەگە خوددا لەسەر قسە ڕاستەکانیشمان لێپرسینەوەمان لێ بکەوە بڵێ بە چ نیەتێک گوتوتانە دەبێت لەسەر قسە خراپەکان و درۆکانمان چیمان لەگەڵا بکە بێگومان محاسبە ئەکرین هەر ئەمەیە کە جارێکی تر خوا سوبحانەهو وتەعالا چۆن ئەڵێ لە ئاەتەکانی قورئاندا دەفەرمێ وەقولوا للناس حسنا کەواتە حوسنا بەمانە جوان کەواتە هەموو پاڵێوراوێک
دەبێ بۆ ناس یعنی بۆ هەموو خەڵک بەگشتی چی بکە وشەی جوان بەرنامەی جوان ئەو بەرنمەیە کە هەیەی و ئەو قسانەی دەیەوە بیکە دەبێ قسەکەی جوان بێ دەبێ قسەی جوان بێ ئەم قسە جوانیە بزانە خوا سوبحانەهو وتعالە بە پێغەمبەر دەفەرمێ ئێمە بە دڵنیایی ناگەین بە پێغەمبەر درودی خوای لەسەر لەگەڵ ئەوەدا خوددا بە پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك يعني ئەگەر تۆ قسە ڕق بوویتایە وشەکانت ڕق بێ ئەو کاتە ئەو خەڵکە لە دەوری تۆ کۆنابێتەوە کەواتە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەگە وشەکانی ڕق بوو لە دەوری کۆنابنەوە جای ئەم مرۆڤانی ئێستا بەڵام مامۆستا بەهانەیان ئەوەیە کە دەڵێن واقعێکی زۆر خراپ هەیە زوڵم و تعدایی و مافخواردن هەیە کە ئەو حالەتە دەگوازینەوە هەر بەو شێوە دەردەچی ڕاستە تۆ بینیوتە لە سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمەش هەر بۆ وانەیە پێغەمبەر درودی خوای لەسەر چی کردبوو لە کەسێکی جوو قەرزی کردبوو وانە ئەو کەسە هات زۆر بە توندی و بە ناشرینی و بە جۆرێک لە جوێن وتی محەممەد و تۆ و کەس و کار و بنەماڵەکەت هەروە بوونە قەرزەکەن و دوایش قەرز چۆرن و قەرزەکە لە کاتی خۆی نادەنەوە ئیمامی عومەر تووڕە بوو وتی ئەم کابرای چۆن تۆ بە پێغەمبەر قسەی واڵی ینی وستی قسەیەکی خراپی پێ بڵێ پێغەمبەر فەرمووی ئەی عومەر دەبوایە دووشت بکەی یەکەم بە منت بگوت باە قەرزەکەی مافەکەی لە کاتی خۆیدا بدەرەوە بەویشت بگوتایە کە داوای مافەکەت دەکەی بە جوانی داوای بکە کەواتە جارێکی تربار و دۆخ هەر چۆن بێ دەبێت ئێمە مافەکانمان بە وشەی جوان و بەکردەوەی جوان داوا بکەین کەواتە لێرەوە چینە سەر ئەو خاڵە سەرێکی کەوا بزانین یوسف چۆن خۆی هەڵبژاردووە با چاولۆ بکەین یوسف سەلامی خوای لەسەر فەرمووی اجعلنی على خەزائین الأرض ئەو خۆی بۆ پۆستێک هەڵبژاردووە کە پۆستەکە بە معنای سەردەمی ئێستا یعنی وەزیری کشتتوکە بۆ نمەڵە چی من ئینی حەفیظ علیم کەواتە ئینی حەفیظ علیم ئەچێتە خانەی دوو مەسەلەی زۆر گرنگ کەسێک کە داوای پۆست دەکە و کەسێک کە خۆی دەپاڵێوێ بۆ شوێنێک دەبێت ئەم دوو سیفەتی تیابێ حەفیظ و علیم پارێزەری مافەکانی خەڵک بێ پارێزەری کە شتومەکی گشتی بێ پارێزەری مڵکی گشتی بێ زاناش بێ علیم بێ زاناش بێ بەو شوێنەی کە بۆی دەڕوا زانا بێ بەو کاری کە بەتەمایە بیکە ئەمەیە پێغەمبەر درودی خوای لەسەر کۆتایی بەوە بێنم فەرمووی لە هەر کارێکا کە دەیکەن بۆ ئەوەی دووڕوو نەبن لە بەردەمی خەڵکدا ئەگەدار بن ئەم چوار سیفەتە لە خۆتان دوورخەنەوە سیفەتی یەکەم ئیذا حەدەث کەذەب یعنی کە قسەتان کرد درۆ مەکەن ئاچاکە بەڵێن درۆ مەدەن قسەی ڕاست بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە اینجا ئیذا ئوتومینە خانە ئەم ئەمانەتە کە ئەکەوێتە سەرشانتان خیانەتی لێ نەکەن بە جوانی وەکو خۆی ئەدایکەن اینجا ئیذا وعد ئەخلف یعنی ئێوە مەچنە خانەی ئەوەی کە بەڵێنێک بدەن و دوای پێچەوانەی بەڵێنەکەتان ببنەوە چوارەمیان وئیذا خاصەمە فەجەر یعنی چی کە مخاسەمە دەکەی کە ململانێ دەکەی کە منافەسە دەکەی نەگاتە ئاستی فجور والفجور يهدي إلى الكذب يعني چی بە معنایەکی تر يعني وإن الكذب يهدي إلى الفجور بەو مانایەتێکە لە مخاسەمە و لە ململانیەکاندا نەچیتە ئاستێک قسەکانت بگاتە ئەو ئاستەی کە ئیدی هەموو سنوورەکان تێپەڕێ بڵێ ئەو بانگەشەی ستاندەرەی جوانەی مامۆستا کە ئاین باس لێ دەکێت و جەنابتان ئاماژە پێدا ئەمە خۆی دەبینتەوە لە هەڵبژاردننی کوردستاندا و بانگەشەی ئێستا کە دەیبینی ڕاستە تا کۆڵە ئێمە لە سەرەتاکانین بێگومان لە لای وەکو چۆن دەڵێ ئەم بابەتە لە ڕووی زانستی هەڵبژاردنەکانەوە پێی دەڵێن عەرەب ئەڵێ حومە لە ئینتیخابات کوردیش پێی دەڵێ تای هەڵبژاردن ئەو تایە وەکو نەخۆشیەکە هەتا وەکو بچینە ڕۆژەکانی نزیک لە کۆتایی ئەو پلەی گەرمای بەرز دەبێتەوە ئەو کات دەردەکەوێ چەند کەس بەم ڕێنمایە جوانەکاری کردووە و چەند کەس کاری پێ نەکردووە خۆخوا سوبحانەهو وتعالاش هیچ بەرژەوەندیەکی نییە لەم قسانە هەر کەس بەم شێوازە جوانە کاری کرد بەڕاستی خەڵک دەنگی دەداتی هەر کەس بەم ڕێنمایانە کاری نەکرد خەڵک دەنگی دەدات زۆر باشە مامۆستا ڕاوسەرنجێت هەفوڵاتیە شوەرگرتیە شار و شارۆچکێت کوردستانی مەدوێتن گوێبیستی ئاخفتنین وانجی بین کاوان چ ئاخفتن کردیە سەبارەت بێ پرسیار ئاڕستەیوان کردی حتا چەند گرنگە بربژێری ڕاستگۆ بیتن ئەدگەل هەفوڵاتیان فەرم و پێکەوە بینەر بین تەنها قسەی سزارێکیان هەیە بەڵام کە دەرچوو فەقیر و هەژار و دایکی شەهید و هیچ شتێکیان بەبیر نییە تەنها بۆ جیفانی خۆیان دەوروبەرەکەی خۆیان تێرکەکەن دوایی فەقیرەکەش لە نێو زادە دەکەوێت و نازانێت چێ فەقیرە چێ دەورەمەندە هەمووی لەبیرەکەن نوت حتا سەد یا ڕۆژگوبی دامرۆ بشێت دەنگی خۆ بدەتەیەکی و ڕۆژگویی یاشفا کێم بووی گەلێ نەکێم بووە هەمانی نە
و تبغى مشى جلا مشانا يعني تو فيسبوك كيفك يا خلاوي تو بتشا مالايك يا خلاوي خەڵک پێویستی بە مادیە مادی داراییان و زەعیفە لەو کاتەشدا دەبی و مەڵانێن پێشتر دایتیان دەبی جێبەجێکن هەر چۆنێک بێتن خەڵک چی ئێوێ ڕقەڵک ڕازگۆی ئێوێ بە ڕاستیان حکوومەتەش بێ ڕازگۆ بێ لەگە خەڵکە بەس جدی ئەمە شتێک نییە بڵێ تازە لە سەرەتای ساڵە و دەست پێەکەمەوە بەڵامی تر شتێکێتە چەند ساڵێکە هەروە و هەرواشە بێت خدای گەلێک یا ضروریەک و ئەو سوودێت ئەو دەن بجێ بینن هەکە نەشم بجێ بینن هەماوی خوژێوە کێشن شوژۆری چکو گەلێک ئەڵۆدە بگۆدە بێن وعدێکی بدەن مەسەرەن دێ مەشروعێکی بۆ دهوی کێوەکەین ئەم هەمی دەشین دەست دەنگێت خۆدەینێ پشتینگێ هەر ئەو مەوزۆنە من دەلبیرەوەن لە ڕووی ئەخلاقیەوە باشتر وایە بە شێوەی کە ڕازگۆیانە بێ و بە شێوەیەکی جوان بێ ڕووی یەکتری ناشرین نەکەن قسەی ناشرین بە یەکترین نەڵێن چونکە دوجار بۆ خۆی مرۆڤەکان حیزبەکان ئەزانن کێ و کێنی هەر کەسش ینی ئیش و کارەکانیان ئەزانن کە کێ چی کردو و کێ چی نەکردووە بە هەزاران جارەوەهایان کردیا زۆریان گوتی ئەوەی دەکەین بەس هیچ شتێکیان نەکردیان هیچ شت بەس ئەو عالەمەکەی دەغافرێنن هەرەوێ راسته پی تی وی هەکە ساختی خۆتان کاندید کردن چ بۆ پەرلەمان عێراق و چ پەرلەمان کوردستان بیتن ئەو سۆز دە خەلکی وی سۆز بە خەلکی جێبەجێ کردن چکو ئەو سۆز ئەو زەخوتی دا مال یەکە دەتن نابین ئەخوانی خودی دانی کە ئەحدەکە دەتن ئەو سۆز ئەو ملەتی بۆ جێبینتن چکو ئەو خەلکی سۆز دەتن به سۆز خەلکی جێبەجێ کردن چکو ئەو کاندیدی چ دە پەرلەمان عێراقی خێراوی ملەتی چتن ئەوێ دەنگی خۆ دەدێ أو من تلاقي خدتها بخيروي تتمت حقي برزنا كتن دفاع عجب كتن في البرلمان كردستان في البرلمان العراقي بيت. هذا أصلا ما عنديوا. أقل موضوع بيني نظر. بینەرن خوشتەوی سوپاس بوان بە ڕێزانە کە ڕاوسەرنجین خۆ دەربڕین سەبارەت وێ پرسیارێ ڕاستگویی چەند گرنگە بۆ بربژێری بلێ مامۆستا وەکەمە بینی و گوێبیست بوون یعنی هەموو ڕەشبین بوون سەبارەت وان وعد و وعدێت وان بربژێرانە کە چت گەل خەڵکێکی دەن و نەتیجەیدا جێبەجێ ناکەن و ڕاستگونا بن گەل وان سوزند گەل هەفوڵاتیات دەن ڕاستەژی هەمان انتیباع هەیە هەمان بوچوون هەیە یان جیتە ڕاستڤەکردنێک سەروێ چەندێ هەیە دوو خاڵ سەرەکی گرنگە یەکیان ئەوەیە ئێمە گوناهێکی گەورەمان دەگا ئەگەر ئێمە ببینە وەکو مرۆڤ ببینە مای ئەوەی کە خەڵک بێمتمانە بێ کەواتە ئەم بێمتمانەیەی کە ئێستا زۆرێک یا بەشێک لە هاوڵاتیان هەیەە بەێ بە بربژێر و بە پاڵێوراوەکان ڕێژێکە بەرچاف هەلبەت ئەمە لە چۆ سەرچاوی گرتووە لە بێبەڵێنی ئەوانی پێشوو ڕابردوو یعنی زۆرێک لەوانەی پێشوو کەواتە لێرە بۆ دەرەکەوێت چەند بەرپرسیارە بن چەند بەرپرسیارە بن لە بەرامبەری خوا لە بەرامبەری نیشتیمان لە بەرامبەری ئەو خەڵکە ژارێکی تر ئەو خاڵیەک دوو من و تۆ ئەگەر پاڵێوراو بین بۆ ئەوەی ڕاستگۆ بین ئەبێ بزانین ئەو شوێنەی کە بۆی ئەچین و خۆمان بۆ پاڵاوتووە ئیشی ئەو شوێنە چییە ئێستا خەڵک بۆ چۆ خۆی هەڵبژاردووە بۆ پەرلەمانی عێراق بۆی بێ بە نوێنەری تۆ لە پەرلەمانی عێراق کەواتە نوێنەری تۆ لە پەرلەمانی عێراق ئیشی چییە کاری ئەوەیەکە لە خەمی خەباتی نەتەوەیی بێ لە خەمی ئەوە بێ کە مافەکانی گەلی کوردستان و مافە دەستوریەکانی گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە بەرگری لێ بکە و داکۆچی لەسەر بکات لە بەغدا هەندێک بەچی دیارە ڕازگۆنیە هەندێک بەوە دیارە ڕازگۆنیە ئەڵێ بە ڕێزان دەنگم بدەنێ ئەم دوو حیزبەتان بۆ لا ئەبام بارودۆخی هەرێم سیستەمی کوردستان ئەگۆڕ ئەو ڕەبتی نییە ئەو ئەبێ بچینەوە کەی هەڵبژاردننی هەرێم هات لە باسی هەڵبژاردننی هەرێمە باسی گۆڕینی سیستەم و باسی ئەو شتانە بکە هەندێکی کە ئەڵێ بۆ شارەکەی خۆت بەتەمای چی بکە ئەڵێ وڵا بەتەمان پرۆژەی خزمەت گوزاری ئەو باسی ئەنجومەنی پارێزگایە کەواتە هەندێک لە پاڵێوراوە بەربژێرەکان بەڵێنێک دەدەن کە بەڵێنی پاڵێوراوی ئەنجومەنی پارێزگاکانە هەندێکی دیکە هەندێک بەڵێن دەدەن کە بەڵێنی هەڵبژاردنەکانی کوردستانە لیان تێک چوە هەندێکیان کە ئەمە نوێنەرایەتیکردنی گەلی کوردستانە لە بەغدا لیان تێک چوە یان ئەوە بە قەستی ئەم چەند ڕەنگی شەوەڵاخ ئەوش ڕاستەکەی تۆ ڕەنگە ورتر تەماشات کردێ ڕەنگە هەندێک لی تێکچووبێ و ڕەنگە هەندێکیش بە مەبەست یعنی کە ئەوەش ئەبێتە ناڕاستی بەڵێ کە من ویستم بە سۆزی ئەوەی کە بڵین مەسەلەن باسی خزمەت گوزاری بۆ ئێرە بکەم کە ئەوە کاری ئەنجومەنی پارێزگایە هێشتا ئینتیخابی ئەومان نەکردوێتەوە وانە باسی ئەوە بکەم بۆ گەیشتن بە بەغدا ئەوەش ناڕازگۆیی ئەگە بیکەین خراپ بڵێ دەستەکانت خوش مامۆستا بگەڕینەوە سەر تەوەرەکانی خۆمان ڕۆلی ئاکار و ئەخلاق چەند گرنگە مامۆستا و بانگەشەکردندا کە ئاکار و ئەخلاق لە هەموو بوارەکانی ژیان گرنگە زۆر لەم بوارەدا چەند گرنگی زۆر گرنگە ئەوە ڕۆلی ئاینمان باس کرد بەڵێ دڵی باشەکە مادەم مەسەلەکە
إذا جاءكم من ترضون دينه وخلقه كواتا أخلاقش لبالي دينات هيبتمندي خوي هي يشك سيري كما هالبجاردن لشو فيربوينا خو لأوروبا ورمان قرتوها وانيا يعني أم ميكانيزما لأوروبا ورمان قرتوها كلا أوروبا ورمان قرت دبي بزانين أخلاقي كومالجي كردواري شونا أخلاقي يما شونا دبي لهندشتيا صدر صد وكو أوان نكين صدر صد لهالبجاردن وبانقشة وكو أوان نكين وكو شي أوان شتيشان هي لا أوان بيناسي أخلاق لقل بيناسي إما بو أخلاق هندي جار جواز دبيتو شو لويش تيكي وكو بالزماني عربي كترجمة كان لإنجليزي وبيوتري نشر الغسيل يعني بروبيسكاني يكتر لسر تناف هالواسن لأوروبا زور آسایی ئەڵێ ئەم فلانە کەسە کاتی خۆی ئاوای کردووە باوکی ئەوە بووە دایکی وا بووە خوشکێکی وای کردووە برایەکی تری ئاوای کرد هەمووشتی ئەخلاقی خراپ تند ئەمە لە ئەوروپا ئەیخوا ئەم قسەیە لە کوردەواریە نایخوا لە کوردەواریە هەر پاڵێوراوێک بچێتە ناو ژیانی تایبەتی خەڵکو و چۆن ئەڵێ پەڕۆکانی یەکتر بخەنە سەر تەناف دەنگدەری کورد لەمە بێزارە بێ ئەمە ئەخلاقی کورد نییە بۆیە گوتم ئەمە تایبەتمەندیە کە ئەبێ ڕەچاوی ئەخلاقی کۆمەڵگەی خۆمان بکەین لە کاتێکە کە ململانێکین خاڵێکی دیکە هەر ئەمەیە کە ئەڵێ ئەبێ ڕەچاوی هەندێک باری کۆمەڵایەتی خۆشمانەکەین سێریکە لە ئەوروپا گەیەکێکە کەوێتە ململانی منافەسە بۆ ملشکاندنی یەکتر و بۆ گەیشتن بەو کورسیە هەموو شتێک دەکا کورد ئەزانی کورد چونکە کۆمەڵگەیەکی کشتتوکاڵی بووە کاتێکە ئەبینی مەسەلەن مارە بینێ زۆر جار زۆر خێرایە زۆر ئەڵێنەوە مارە بیکوژە بەس کورد قسەیەکی دەڵێ ئەو مارە لە کاتی ئاو خواردنە نابێ بیکوژی ئەڵێ گوناح ئاو دەخواتەوە کەی ئاوەکەی تەواو کرد ئەو جا دەبێ بیکوژی ئەمە مانای چییە ئەمە مانای وای ئێستا ئەم کۆمەڵە خەڵکە خۆی هەڵبژاردووە ئاکار و ئەخلاق چی پێ دەڵێ ئاکار و ئەخلاق پێی دەڵێ بربژێرێک باوکی وەفاتی کردو ئێستا بربژێرێک خێزانی ڕەنگە نەخۆش بێ بربژێرێک کەسێکی تووشی گرفتێک بووە تووشی ڕووداوێک بووە تۆ نابێ ینی هەر پێ لە سەری دانەی ئەمە پێ دەوترێت چی پێی دەوترێت باری کۆمەڵایەتی ڕەچاوکردنی باری کۆمەڵایەتی یەکتر نمونەیەکی تر لە ڕووی ئاکارەوە ئەوەیە کە هەر پاڵێوراوێ ئەگەر دەرچێ لەم ئینتیخابە لەم خەڵک دەنگی بداتی و بچێ بۆ بەغدا ئەبێتە چی ئەبێت چۆن هەست بە بەرپرسیاری بکە لە ڕووی ئەخلاقیەوە ئەزانی بۆچی 329 مەسەلەن کەس ئەچێ بۆ پەرلەمانی عێراق لەبەرەوەی لەسەر ژمارەی دانیشتوان بە پێی دەستور وا دیاری کراوە دەستوری عێراق دەڵێ هەموو 100,000 کەسێک دەبێ یەک نوێنەری هەبێ لە پەرلەمانی عێراق هەر کەسێک ناوی دەرچوو چۆ ئەو پەرلەمانە لەوێ دانیشت پێشی ئەوەی خەڵکیش لێی بپرسێ و لە قیامەتی شاخوالی دەپرسێ دەڵێت تۆ نوێنەرایەتی 100,000 کەس دەکەی لێرە 100,000 کەسی جیاواز هەر کەسێک لەو کوردستانە دەرچوو بوو بە پەرلەمانتار چوە بەغدا لە جێی 100,000 کەس چووە چی بۆ ئەم 100,000 کەسە ئەڵێ چ قسەیەکیان بۆ ئەکا چۆن بەرژەوەندی 100,000 کەس ئەمە ئەخلاقە چۆن بەرژەوەندی 100,000 کەسی لەبیر دەبێ و بەرژەوەندی تایبەتی خۆی پێشی ئەوان نەخە مەخاڵێکی زۆر سەرەکی و گرنگە هەر ئەمەیەمان باتە سەر خاڵێکی تر ئەوش ئەوەیە کە لە ڕووی ئەخلاقی ئەوەیە کە ئەخلاقی نەتەوەیمان نەدۆڕێنین ئەخلاقی نەتەوەیمان ئەوەیە لە ناوچە ناکۆکەکان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە بەغدا لە شوێنی تر ڕاستە لە نێو ماڵی خۆماندا هەر ململانەیەکی سیاسی و پێشبڕکێکمان بێ ئاساییە بەس خوددا دەفەرمێ جارێکی تر لە ڕووی ئەم ئاکارە نەتەوەیە دەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا يكسر بفاء ترتيب وتعقيب وكو دلين ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم يعني بيك بكردي يعني ململاني كان تان مقا تنازع ونزع يعني وقت شون على النزع ملابس يعني شون خمان رد كينا وهم عيب عاري خمان دخينا بردمي دوجمنو نيارا كان مان نابي لبرد السيناني كرسي لكركوك لديالا لموصل لهرش ناوچەیەکی تر بۆ نمونە لەو ناوچانە ئێمە نابێ پشتی یەکتر بشکێنین نابێت تەنازوع بکەین نەزعی ڕوحیش هەیە ڕوحی یەکتر دەرەهێنن ئەبینن یەکتر ڕوود دەکەنەوە ئەمە هەمووی خوددا پێمان دەڵێت چی دروستە بێ فتەفشەلوو یەکسەر هەمووتان فەشەل دێنن هەمووتان شکست دێنن وتەذهب ریحکم چۆن ئیمامی تەبەری ئەبڵێ ئەی قووەتکم یعنی هێستان نامێنێ قودرەتتان نامێنێ خەڵک ڕێستان لێ ناگرێ کە خۆتان وا لە خۆتان دەکەن ئەمە هەمووی ئاکارە لە ڕووی ئاکار و ئەخلاق و مامۆستا جوورێک لە بانگەشەیەکی تر هەیە کە کەسێک باسی دینداری خۆی ئەیکەتن باسی ئەوە ئەکەتن کە من حافظی قورئانم یا من قیرەئات هەیە لە قورئان یان وا دەکەم لە ڕووی ئاکار و ئەخلاقەوە چەند جێگای خۆ ئەبێنتەوە خوددا باسی ئەوەشی کردووە فەرموویەتی خوا سوبحانه وتعالى دەفەرمێ ولا تشتروا بآياتي ثمنا قليلا ولا تشتروا بآياتي ثمنا قليلا بآياتەکانی من و بە دینەکەی من
بەڵێ هەرزان فرۆش مەکەن ئەم بایەخە و گران بەهایە شتی هەرزانی پێمەکڕن مەی فرۆشن بۆ شتی هەرزان کەواتە تۆ دەچی بۆ بەغدا دەچی بۆ چاکردنی ژیانی خەڵک ناچی بۆ باسکردنی دینی خەڵک ناچی بۆ باسکردنی دینی خەڵک ئەچی بۆ باسکردنی ژیانی خەڵک کەواتە پێمان بڵێ لە بەغدا دەتوانی چیمان بۆ بکەی بۆ چاکردنی ژیانی ئێمە باشە مامۆستا کاتی ناوبڕێکی هاتی و دەهینە خزمەتە جانابێتە بینەرین بەڕێز پشتی ناوبڕەکە کورت و دەهینە خزمەتەوەیان ڕێزدار. بینەرین خوشتەوی جاردن سەلاف گەلوەدای نەبوو درێژە پێدانا خەلەکە بەرنامێ خوب ژێر ناونیشانێ بانگەشە و ئاین و ئاکار بەدوێتن مامۆستای بپرسین سەبارەت ڕۆلێ یاسای مامۆستا یاسا چوون بانگەشە ئاراستە دەکاتن کە دەبێتن بانگەشە بە چ شێوازێک بی لە ڕووی یاساییەوە زۆرجا کە باسی یاساش دەکرێت لە پاڵی ئاینە هەر ڕاستەقینەیەکە چونکە ڕاستی یاساکانیش وەکۆڵێ لە ڕوحی ئاینەوە دەرهاتوونە بەڵێ ئەمە سوودی چییە کاتێکا و کەسانی ئێستا خۆیان هەڵبژاردووە پاڵێوراون خۆیان هەڵبژاردووە بەسم بەکو پاڵێورا و ئەیانێ ببن بە ئەندامی پەرلەمانی عێراق زۆر گرنگە بزانن بانگەشەکەیان لە ڕوانگەی یاساییەوە بێ لە ڕوانگەی یاسایی چۆن ئەگە بڵێ ئەم هەڵبژاردنە چی ئەیکا ئەڵێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەڕێوەی دەبات و لە چوارچێوەی یاسای پەرلەماندا و لە چوارچێوەی دەستور و مافەکانی مرۆڤدا باشە وەختی ئەمە دەڵێن هەندێک دەڵێ خەڵکی ناوەرن دەنگ بدەن و بچن بۆ دەنگدان و دەنگدان زۆر گرنگە هەتا ئێستا هەر باشە بەس ئەڵێ دەنگدان واجبە بەڵێ هەندێک جار ئاەتێکە هێن لە ڕووی دینەوە لە ڕووی دینەوە ئەڵێ وەعەقیموا الشەهادەتە لله ئەوە باسێکی ترە ئەوە باسێکی ئاینیە ئەلەوێدا وەعەقیموا الشەهادەتە لله ئەوە باسێکی ئاینیە بەس ئەم هەڵبژاردنەی کە دەچینە ناوی خۆ بەپێی عەقد و بەپێی گرێبەستێک و بەپێی یاسایەک دەچینە ناوی ئەبێ بڵێن چی ئەم هەڵبژاردنە بەڕێوە دەبا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دەبێ بڕۆیتە سایتەکەیان ئەبێ بڕۆیتە سایتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەوێدا دەبینی پێت دەڵێ دەنگدان مافە نەواجبە ئەمە بەڵێ ئەنی کەواتە یاسای هەڵبژاردننی ئەم وڵاتە هەر کەس بڵێ دەنگدان واجبە پێچەوانەی یاسای هەڵبژاردن قسەی کرد وڵات بۆ وڵات ئەگۆڕێ لە هەندێک وڵاتدا دەنگدان واجبە نەچی غەرامە دەکری پارەیەکی دیاریکراوت لێسەن ئەڵم بۆ نەهاتووتە لە هەندێک وڵاتدا دەنگدان مافە کە ماف بوو دەچی بچۆ و ناچی مەچۆ عێراق و کوردستان کامیانە ماف 50 سوال هەیە لە سایتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ناوی ناوە ئەلئەسئیلە الشائعە یعنی پرسیارە باوەکان ئەو پرسیارانەی خەڵک دەیپرسێ دەچیتە پرسیاری ژمارە 10 خۆی دەپرسێ و خۆی جواب دەداتەوە دەڵێ ئەم پرسیارانی خەڵکە زۆر دەپرسن هل التصويت واجب أم حق؟ ئەڵێ حق ئەڵێ بۆچی ناڵین واجبە ئەڵێ ئەگە مانگوتایە واجبە بەرپرسیارە بوویت و دەبوایە هەر غەرامەش هەبیتن بەڵام مافە کە ماف بوو دەتوانی بیت و دەتوانی نەیەی هەمووی ڕوون کردوێتەوە کەواتە کەس نەڵێ دەنگدان واجبە بەڵێ کەس لە ڕووی یاسا وایە بەڵام لە ڕووی دینەوە هەر وایە ئەوە لە ڕوو ئاینەکانی دیکە خۆی هەر یاسایەک خۆی دیارەکە مەسەرەن تۆ ممن تەرضەونە مینە شوهەدا جاری وایە تۆ خۆت شاید هەڵدەبژێری لە باسی قەرز و ئەوانە جاری وایە حادیسەیەک بووە دەبێ بچێت شایەتێکە بدا وەلا تەکتوبوا الشەهادە چونکە باسەکە چییە باسەکە جەریمەیەک ڕوویداوە تاوانێک ڕوویداوە تۆ حادیسەکەی ڕووداوی هاتچۆکەت بینیوە بۆچی ئەو تاوانبارە ئەشاریتەوە ئەبێ بچی خەبەر بدەیت دیت لەوێ چۆنە ئێمە ئێستا بێ بڵین لە باسی هەڵبژاردنە دەنگدان مافە بەپێی وەڵامی ژمارە پرسیاری ژمارە دە کۆمیسیۆن خۆی وا دەڵێ یاسای هەڵبژاردن لە عێراق و لە هەرێمی کوردستان مافە کە مەبەستم ئەوە بوو نابێت کەس شەواشە بکەی بڵێ ئەرکە ئەبێ بڕۆی مافە دەچێت ناچێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم لە ڕووی یاساییەوە زۆر بابەتێکی گرنگ هەیە کە ئەویش ئەوەیە پێت دەڵێ گەندەڵی مەکە لە کاتی بانگەشەیە گەندەلی چۆن دەڵێ سامان و مڵکی گشتی بەکار مەهێنە بۆ بەرژەوەندی تایبەت یانێگە لە دائیرەیەکی ئۆتۆمبیلی دائیرەکە بەکار مەهێنە بیبەی بانگەشەی پێ بکەیت یا پارەی دائیرەکە مەبە بچی بانگەشەی پێ بکەیت دەبینی هەموو ئەمانە چۆنە شتە گشتیەکان بەکار مێنە بچی بانگەشەی پێ بکەیت شتی گشتی بۆ تایبەتیەکانی خۆت ینی شتێکی هی هەمومانە مڵکی هەمومانە
ناکرێ ئەو شتە گشتێ بەکاربیێنی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆت ئەمانە هەمووی یاسا پێمان دەڵێ کە ئەمەش لە کاتی بانگەشەکانە دەبێت ڕەچاو بکرێت خاڵێکی تر یاسا پێمان دەڵێ چی ئەڵێ بڵێ بۆ خۆت هەرچی مەتحی خۆتەکەی بیکە بەس نەکەی قسە بە خەڵک بڵێ یاسای عقوباتی عێراقی و یاسای سزادانی عێراقی لەبیر نەچێتەوە ساڵی 69 کە پێت دەڵێ قەزف تەشهیر ناوزراندنی خەڵک ناوشکاندنی خەڵک چۆن دەڵێ پەلاماردانی چۆن دەڵێ سمعەت و ڕابردووی خەڵک ئەمانە هەمووی بەڵام لە واقع دەما مستاوە هەموو هەیە ئەی دەوری یاسا لە چیە ئەدی ئەوەیە ئێمە وشارێکەمان لەسەر ینی من و تۆ ئێمە چیمان بەدەستە قسەی خێرمان بەدەستە ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەق کەواتە بیری یاسا ناسانە خەینەوە بیری کۆمسیۆنیشی ئەخەینەوە کەوا بێت چی بکات یاساکانی کە خۆی دایناوە یاسای هەڵبژاردنەکانی عێراق ئەبێ لە ڕووی یاساییەوە ئەگەداری ئەم خاڵانە ببێ تاوەکو کەس دەستدرێژی نەکاتە سەر ئەوی دیکە کەس دەستدرێژی نەکاتە سەر ئەوی دیکە و مافی ئەوی تر نەپەوتێنێ خاڵی چوارم لە ڕووی یاسایی زۆر گرنگە ئەرێ ئەم هەڵبژاردنە بە پێچی ئەکرێ بە پێی یاسا کام یاسا یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2010 ئەم یاسایە چ دەڵێ دەڵێ هەڵبژاردن دەنگدانی هاوڵاتی چییە دەنگدان دەبێ بالاقتراع السر المباشر بە کوردی بە دەنگدانی نهێنی ڕاستەوخۆ کەس لە جیاتی کەس ناچێ ئەوە یەک دوو دەنگدانەکەش دەبێ نهێنی بێ ئەمە یاساکەوا دەڵێ ئەم یاسای هەڵبژاردنە بۆ وا دەڵێ لەبەر ئەوەی دەستوری عێراقی لە مادەی 5 و لە مادەی 49 گوتوێتی دوو جاریش ئەڵێ چی ئەڵێ هاوڵاتی مافی دەنگدانی هەیە بەڵام دەنگدان بە نهێنی و ڕاستەوخۆ ئەبێ دەنگدان نهێنی بێ خۆی دەچێت و خۆی بە نهێنی دەنگ دەدا ئەمەش دەستور ئەم قسەی لە شو هێناوە لە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ مادەی 21 مادەی 21 جارنامەی گەردوونی مافی مرۆڤ بەڵێ لە هەموو دنیادا هاوڵاتی ئەبێ مافی هەڵبژاردننی هەبێ مافەکەشی ئەبێ دەنگدانەکەی نهێنی بێ ئەم هەموو شوێنە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ دەستوری عێراق یاسای هەڵبژاردن بۆ جەختەکەنەوە هەڵبژاردن و دەنگدانەکەی من و تۆ هەر کەسێکی تر بەنهێنی بێ بۆ ئەوەی کارە سیاسیەکە نەبێتە مایەی تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتیمان ئەوە لەبەر ئەوە بووە سەردەمانی یۆنانی زوو هەڵبژاردن ڕاستەوخۆ بووە من دەست بەرزەکەمەوە دەنگ بە تۆ دەم خزمەکەی تر لێم عادزەبێ کەسێکی تر عادزەبێ کەسێکی تر پەیوەندی تێکەچێ ژن و مێر پەیوەندیان تێکەچێ عەشیرەت و عەشیرەت پەیوەندیان تێک دەچێ لەبەرەوە قسەیەکی جوان هەبوو جاران ڕەمەزان لە ڕێ ڕەمەزان دێ کە ڕەمەزان هات لە کۆمەڵگەی کوردەواری قسەیەکی زۆر جوان هەبوو دەیانگوت فڵانە کەس بە ڕۆژووی نەی ئەگوت نەی ئەگوت بەڵێ یان نەی ئەگوت نەخێر فڵان بە ڕۆژووی ئەیگوت خوا قبوڵیکە یعنی نەی ئەویست بیڵێ وانە کەواتە لێرەشە هەروە چاکاڵن فڵانە کەس ئەچی بۆ دەنگدان بەڵێ دەنگ بەچێ دەی خۆمەزان ئەمە بۆچیە بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان تێک نەچێ پەیوەندی کۆمەڵایەتەکان تێک نەچێ ئاستێکی باڵا هەیە فلان و فلان و فلان دیارە دەنگ بەچێدن ئەوانە چەند کەسانێکی دیارن بەس ئەو دوای کۆمەڵگە بۆ ئەوەی شیرازەی تێک نەچێ بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان چونکە لە ڕستێ بزانین ئەو انتخابە تەواوە بێ ئەو انتخابە ڕۆژی 12 مانگ تەواوە بێ ئەی پەیوەندی کۆمەڵایەتەکەمان ئەی دراوسەیەتێکەکەمان ئەی جیرانەتێکەمان ئەی ئەم عەشیرەتەکەمان و ئەی خزم و کەسوکار ئەم پەیوەندی کۆمەڵایەتی هەر باقیە ئێمە نابێت لە بەرخاتری ڕۆژێک 364 ڕۆژ ببین بە نەیاری یەکتر نابێت بەڵێ مامۆستا پێشنیارێک هەیە دەبێژن ئەف کاندیدین نەها کە بانگەشە ئەنتیخابی بکەن ئەگەر ئەف مەصرف و پارێکی زورت مەزێخن بوو لافیتا و پوستەراتە و جادات دەن و تکەونە بەرپەیە ئەگەر وی پارەی بمەزێخن بوو فەقیر و هەژارە ڕەنگە بانگەشەکە قووەتتر بیت و مفادارتریژی بیتن ڕەنگە کەواتە ئەلێرەوێ دەرەکەوێ شێوازەکانی هەڵبژاردن ئەمەی ئێستا ئەکرێ دەوت و دووش هەروەمان کردووە بەڵێ ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە ئێستا ڕێگەی بینینی ڕاستەوە خۆ ئاسانتر بووە خەڵک جاران نەیبوو ئێستاکە ئۆتۆمبیلی هەیە و گەڕانی هەیە و ئەتوانێت بە ئاسانی بگا بە خەڵکی تر و ئێستا مۆبایل هەیە و لە 92 مۆبایلمان نەبووە نیە مەبەستم هەموو ئەم هۆکارە تازانەی تەکنەلۆژیا هەموو ئەو یارمەتیدانەی کە باست کرد ڕەنگە ئەوانە هەمووی بێ بەمای بەدەستهێنانی دەنگ باشتر لەوەی کە کۆتە خۆ تۆ چی بکەی ئێمە مافی ئەومان نییە یعنی چۆن دەڵێ پاڵێوراویش نەسیحەتکەین بڵێن چی بکە بەس ئێمە چاکە بڵێن خراپ مەکە ئەمما باش ئەبێ خۆی بیزانێت چی دەستەکانت خوشما مستەگیان هەر وەکو جارە پێشومە ڕاوسەرنجێن بەڕێزێن وەرگرتنە لە شار و شارۆچکن کوردستانی سەبارەت وێ پرسیارێ
کە ئایا لە ڕووی ئاکار و ئەخلاقەوە بانگەشە چوون دەبێت و دەبێت چوون بکرێتن بفەرمونون با پێکەوە بینەر بین. ئەوە شتێکی ناشرین لەلایەن حیزبەکانەوە بەڕاست دەبی هەموو یەک بە یەک چاو تەماشاکردن هەرکەس ڕێی خۆی دەردەبڕیتن هەرکەس پێشنیاری خۆی دەکات چێ باش و چێ خراپە نابێ شتانە ڕوودادن لە بینی حیزبەکان بەڕاستی دەبی سەرکردە سیاسەکان ئەو بەیمانە دروستکەن لە ناو هاوڵاتیان. کەواتە ئەوە ڕئیکەسەکان ناگۆڕێگەر تۆ بێ هەڵبژاردن کەی جنیۆ بەلایەنێکی تر بڵێ یا ئەوی تر ئەو بشکێنێتەوە بۆ خۆی خەڵکەکان کەسەکەی هەڵبژاردووە بەڵام تۆرە بانگەشاکەی لەسەر شتە باشەکان بیکە لەسەر شتە جوانەکان ئیشەکانی کە خۆت چیت کردووە و بەتەمای چ شتێکی تر بکەی بۆ ئەو خەڵکە با مناپەسە نەبێ با بە ڕوویەکی ئەخلاقیەوە بە شەرەفەوە دیفاع لە دایکی شەهید بکەن یەکەم کەس دوایی دیفاع لەو فەقیر و هەژاری بکە لە نێو زادە کەوتووە. لە ڕاستیە بانگەشە کاتەکەی هەستەکەم تۆزی زۆرە چکە لە هەموو حاڵەتەکانە ڕەوشی بازار تێگەیە ڕاستی خەڵک بێزارە بێ ینی لە حدود چێتە دەرەوە کۆمەڵێ مناڵی هەرزەکان مۆزوعەکە قۆزنەوە و تەسلەی پێەکەن و سەر لە سارێنە دەرەوە حساب بۆ مرور ناکەن و یعنی هەستەکەم هینە بێت ینی ئاژاوەیە نەکە حکمەتەوە نەکە ملەتێمە شعبەوەکە کورد مەستیفۆدە ژێنە دیتە ئەوە بۆ خۆی دۆنە چەوت کەشە بەدکشم بووە بۆشە محەتۆنە کەستیفۆدە ژێنەیتە کەملەجی کە حکمەتجی وە بخۆی دۆنۆی ئەو کەیفە خۆچێتکەن درستکەن مۆدۆتکەنێتێدا کۆ بۆچەوە بۆشە و بوومەچەوە خڕە بەوێت دۆنن حەزەکەم شەفافبی هەڵبژاردن دوایی ئەو پرۆسی هەڵبژاردنە با بڵێن هەل لە وڵاتەکانی کەیشە سنووری هەیە دوایی ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە دام و دەستگای تایبەتی خۆی هەیە ئەو دام و دەستگایە ئەبێ شەفاف بێت وەگیریشتی بینی بێگەوێ سەردانەوە گوندۆتکن و سەردانە ماڵاتکن و سەردانەوە ڕێز عەشیرەتکن و دەنگۆف دەمە و خودی بەز و بەرژەوەندیە خویە خودی بە خەڵکی چناکرد. بەڵێ بینەرن بەڕێز سوپاس بوو وان بەڕێزانە کە بەحساوی چەندی کرد کە ڕوولێ ئاکار و ئەخلاقی چەند گرنگە بوو بربژێری و بووان ڕوژانێن بانگەشەکردنێ هەمان ڕەئیەن خۆ دەربڕین سوپاسیاوان دکەین. مامۆستای بەڕێز وان بەحسا هەندێک هۆکار و سیفەتێت خراپ کرد سالوخەتێن نەشرین کرد کە هەنەت ناوە بانگەشەکردنێدا تێنەکردن ڕۆی هەندێک هەرزەکار و هەندێک کەسان بە تەژی چ سەرنجێک هەیە سەبارەت وان ئاختنی وان بەڕێزانە کردین. زۆر گرنگە وەکو هەمووجا زۆر جار وتمانە ینی چۆن خۆ پیشاندان مافە بەڵێ بەس نابێ خواری هەشدە ساڵی تێ بکەی چونکە مناڵە بچووکانە نازانن مافە سیاسیەکان چییە مناڵی تەمەن 14 و 13 و 10 ئەوانە ئەمە جارێکی تر چۆن لە ڕووی یاساییەوە نابێت مناڵ بخرێتە بواری جەنگەوە و چەکی پێ هەڵگری جارێکی تری زۆر گرنگە لێرە ئەو مناڵانەی کە ئاگایان لەم بە کێشە و سیاسەتە نییە ناکرێ ئەو مناڵان مناڵ بەکاربهێنرێ ئاستی خواردتر هەرزەکار بەکاربهێنرێ بۆ ئەم پرۆسێ. بەڵێ مامۆستاوە کە دیار کە کوردەواری بەڵێ یعنی لە هەموو جێگایەک شێم ئەتوانم بڵێم کە دەستی خۆی هەیە و بەسمە و شوێن دەستی هەیە ڕاست بۆ بانگەشەی انتخابی بانگەشەیەکی کوردانە چۆن ئەکرێت قسەی جوانە یەکەم شت بەبزانین زانایانی کورتیان گوتووە زانایانی کورد کاتێکەوە یەکەم پەرلەمان لە تورکیا دامەزرا و کەمال ئاتاتورک و ئەو سەردەمانە بەدیع زەمان سەعیدی کوردی بەدیع زەمان سەعیدی کوردی بانگ کرا قسە و باسێک بکە بۆ ئەو پەرلەمانە ئەو کات ئێستا کەسێک ئەبێتە پەرلەمانتار پێڵێن نائب وەک بڵێ دەجاتی تۆ چووە نوێنەری توێ پێڵێن نوێنەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق یانی نوێنەری تۆیە لە سەردەمی بەدیع زەمان سەعیدی کوردی لە تورکیا دەوڵەتی عوسمانی بە نائب و بە نوێنەری دەگوت مەبعوث یعنی بە کوردی نێردراو اینجا ئەو ئاەتەی بۆ خوێندنەوە فەرمووی أيها المبعوثون تكملي أما آيات نية بشكل تري إنكم مبعوثون ليوم عظيم إنكم مبعوثون يعني آيات يكوش تيكي تيكل أو آياتي هنا لقل بشيكي ترى تيكل يكر وشيكي خوي فرمي أيها المبعوثون إنكم مبعوثون ليوم عظيم يعني أم كاري وكاريكي هي روجيكي سختة يعني شون خدا بيمان ضلي روجي قيامت لي برسينوتان لي دكريه مەبعوث و نێردراوی ئەو خەڵکەش لە بەرامبەری خەڵک لێ پرسراوە لە بەرامبەری خودداش لێ پرسراوە بەرو ئەرکێکی ئاسان نییە ئەمە قسەی بەدیع زەمان سەعیدی کوردیە لە یەکەم پەرلەمانی تورکیا ببینەوە ئەم پەرلەمانی عێراقی ئێستا خەڵکی ئێمە لە 2010 بۆی ئەڕوا یەکەم خولی کە دەستی پێ کردووە لە 1924 و 25 دەستی پێ کردووە ینی کە دەستوری عێراق وانە نووسراوە ینی نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئەم عێراقە پەرلەمانی داناوە
لە خولی یەکەمی ئەو پەرلەمانە خولی یەکەمی ئەو پەرلەمانەی عێراق پێش ئەوەی ئەم خەڵکو و ئەم گەنجەی ئێستا بڕوە محەممەد ئەمین زەکی بەگ چووە محەممەد ئەمین زەکی بەگ مێژ و نووس و وەزیریش بووە و دواتر هی گواستنەوە گەیاندون و زۆر وەزارەتی تریشی وەرگرتووە محەممەد ئەمین زەکی بەگ محەممەد ئەمین زەکی بەگ ئەندامی پەرلەمانی عێراق بۆ لە خولی یەکەمە 24 و 28 ئەوانە و دوجارش لە 1932 جارێکی تر ئەو کارێکی داهێنا هیچ پەرلەمانتارێکی کورد نەیکردو و عێراقیش نەیکردو ئەو کارە نامیلکەیەکی هەیە نامیلکەیەکی هەیە بە ناوی محاسبەی نیابەت محاسبەی نیابەت بە کوردیەکەی دەڵێ ئەو کەسەی کە نائیبە و نوێنەرە و نردوبانەتە بەغدا لە بەرامبەری دەنگدەرەکانی دەبێ محاسبە بکرێ ئەبێ لی بپرسن چیت کردووە خۆبەخشانە بەبێ ئەوەی کەس داوای لێ بکە ئەڵێ بەڕێ ئەو نامیلکەکەی ئەوەیە بەناونیشانی محاسبەی نیابەت لە ژێریشی دێڕێکی نووسی و دەڵێ ئەوەی پەرێزی پاکە لە محاسبە بێباکە کاری باشم کردووە هاتووە دەڵێ بەڕێزە ئێوە لە نوێنەرایەتی بەشێک لە شاری سلێمانی منتان ناردە پەرلەمانی عێراق بووم بە نوێنەری ئێوە ئێستا 1928 و ئەو خولە تەواو بوو من ئەم نامیلکەیەم نووسی بۆ ئەوەی بە دەنگدەری خۆم لە شاری سلێمانی بڵێم من چیم بۆتان کردووە ئەوەم بۆتان کرد ئەوەم کرد ئەوەم کرد ئەوەم کرد ئەوەم کرد ئەو پرۆژێ ئەو پرۆژێ ئەو پرۆژێ ئەویان سەریگرت ئەویان سەری نەگرت ئەمیان ماوە ئەویان ئەوە ئەویان ئەوە تا بزانن من بە ئەمانەتەوە ئەم ئیشانم کردو بۆتە ئەوەندەی سەری گرتووە ئەوەندەشی سەری نەگرتووە هێشتا کام پەرلەمانتاری ئێمە و عێراق لە دوای تەوابوونی خولەکەی نامیلکەیە کتێبێک بنووسێ بڵێت بزانم چیم بۆتان کردووە ئەمە کووردە ئەمە تێگەشتنی کوردانەیە بۆیە گوتم بلیندالویسی جێگری باڵیۆزی بەریتانیا لە بەغدا پێشووتر لەگەڵ ئەگنزماکی قونسولی بەریتانیا لە هەرێم پێشی مارتنوار لێرە بوو ئەو دووە کە هاتنە پەرلەمانی کوردستان لە 2015 گوتی ئێمە داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین کە کێشەکان بەوە چارەسەرکەن چارەسەرێکی کوردیانەی بۆ بدۆزنەوە ئەوانیش بە ئێمە دەڵێن ها پێم گوتی کۆنترین پەرلەمان لای بەریتانیای بەڵام بە ئێمە دەڵێ ئێوە چارەسەری کوردیانەی خۆماڵی بۆ کێشەکانتان بدۆزنەوە کەواتە گرنگە پەرلەمانتاری کورد و نوێنەری کورد کە دەچێتە بەغا ئاگەلم بێ خاڵێکی تر زۆر گرنگە لە ڕووی کوردی و بزانین عورفی کوردی و کەلتوری کوردی و پێشینانی کورد چی دەڵێن وانە یعنی ئێمە لێرەدا دەبێ ئاگداری ئەو خاڵانە بین کە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیە کە شەقامی کوردی شەقامێکە تقریبان شەقامێکی حزبیە یعنی خەڵک ئەبێ ئاگداری ئەوەش بێ ڕەنگە نیوەی زیاتری ئەم خەڵکی کوردستانە خۆی یەکلا کردبێتەوە ئەزانی یعنی چی یعنی کورد حاڵەتێکی پێڵەن جەمسەرگیری سیاسی یعنی بەش وەخت بڕیارەکەی دایە ماڵ بە ماڵ یعنی ئەم ماڵە ماڵی فلان حیزبن لە قەدیمەوە هاتوونە ئەڵێ من سوودم لەو حیزبە بینیوە من ئەندامم لەو حیزبە بووە و شەهیدم لەو حیزبە بووە ئەو حیزبە بەخێوی کردووم و کانیەک ئاوت لێ خواردەوە بەردی تێفڕێمەدە و پێشوەخت پێڵەن ئستیقتابی مسبق یعنی پێشوەخت جەمسەرگیری هەیە لەبەرەوە نابێ ئەو خەڵکە یعنی وا تەسەور کات یعنی ئێمە شتێکین بەکو بڵێ ئەو قەناعەتە بە ئاسانی ئەگۆڕێ خاڵێکی تر لە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی کراوەیە پێ دەڵێن کۆمەڵگەی کوردەواری نهێنیتیان نیە یعنی بڕوا بکە هەر کەسێکمان پاڵێوراوە بین زۆر پێویست ناکە قسە بۆ خۆمان بکەین بانگەشە بکەین نزانی بۆ چونکە خەڵک هەمومانە ناسێ خەڵک هەمومانە ناسێ کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی کراوەیە نهێنی نییە هەمومانیەکە ناسین هەمومان لە ماڵێکان جاری وایە ماڵێک بەری کوردستانیە یعنی هەموو حزبەکانی تێدایە هەمومانیەکە ناسین هەموو ئەوم بۆ ئەوەز بوو کوردانە ئەبێ ئاوە بانگەشە بکەین کە ئێمە خەڵکێکی دیارین بۆ یەکتر ئاگداری یەکترین پەندی کوردیمان ئاگدار بێ ئەم پەندە کوردیانی ئێمە دەڵێ لە کاتی شەردا بەشی ئاشتی بێڵەرەوە لە کاتی شەردا ئەگەر ئەمە شەڕیشەوە ئەگەر ئەمە هەڵبژاردنە بەشی ئاشتی و دوای 12 بەشی ئەوە بێڵەوە پەندی کوردی پێمان دەڵێت چێو بە چێو ناگە ئادەم بە ئادەم دەگا کەواتە ئەمە دوای یەکە بینینەوە دوای یەکتر دەبینەوە دنیا هەر ئەممانگە نییە دنیا هەر ئەممانگە نیە بەم شێواز دەبێت اینجا کورد دەڵێ کەس بە دوای خۆی ناڵەترشە کەسەڵێ من خراپم کەس ناڵێ خراپم لەبەرەوە هەموو ئەمە لە ڕاستیدا بە یەکەوە کۆیکی تۆ بە سەریەکە پێمان دەڵێ کۆمەڵگەی کوردەواری چۆن دەڵێ ئەو کۆمەڵگەیەکە دەبێت لە خەمی ڕەوشتە کوردەواریەکانی خۆی دابێت دو قسەم ڕەنگە ئەوە بێگەر کاتما بێ ئەوش ئەوەیە کە قسەیەکی ئەومان بێتەوە بیر ئێمە لە ئاستی وەکو گوتم جارێکی تر دەیڵێمەوە یعنی پەرلەمانتاربوون لە عێراقدا یعنی نوێنەرایەتی نەتەوە بۆ ئێمە نوێنەرایەتی نەتەوە ئەکەین عەماری کوڕی یاسر خوا لێ ڕازی بێ دەڵێ
لەو فەرمودەی یعنی لەوە ئیمامی ئەحمەد ڕێوایەتی کردووە عماری کوڕی یاسر دەڵێ إن رسول الله صلى الله عليه وسلم كان يستحب للرجل أن يقاتل تحت راية قومه يعني پیغمبر درودی خوای لەسەر حەزی دەکرد لە جەنگیشا خەڵک لەژێر ئاڵای قەومەکەی خۆیدا بجەنگێ کەواتە ئێمە کوردین کوردستانین گرنگە نوێنەرایەتی کورد دەکەین لە بەغدا لەژێر ئاڵای خۆماندا بجەنگین لەژێر ئاڵای خۆماندا بانگەشە بکەین لەژێر ئاڵای خۆماندا خەبات بکەین کار نەکەین بۆ ئاڵای خەڵکی تر مامۆستای بەڕێز زۆربەی قسەکانمان لەسەر دەنگدەر بووە ئەو کەسەی بچێت دەنگ بدەتن جەنابتان چ قسەیەکە بوو ئەو کەسەی ناخب بیت و بربژێر بیتن دەبێتن ئەو کەسە چه مواصفاتێکی لە ناودا هەبیتە سەرەتا باسمان کردوتمان ئەبێ چاو لە یوسف کە سەلامی خوای لەسەر فەرمووی ئینی حەفیظ علیم وەک کەسێکی کوردەواری وەکو کوردەواری چۆن بێت ڕاستە وەکو کوردەواری ئەڵێ حەفیظەکە یعنی چی یعنی پارێزگاری لە گشت مافە دەستوریەکانی گەلی کوردستان دەکەم ئەوە بەڵێنە دوو بۆ ئەم کارەش من علیمم بۆ ئەم کارەش زانیاریم هەیە ئەم دەستوری کە لە بەردەستمانەیە مادام ئەڵین مافە دەستوریەکان ئەبێ یەکێک لە بواری ژینگەی مافەکانمان بۆ دابین کە یەکێ لە بواری ئابووری یەکێ لە بواری سیاسی یەکێ لە بواری یاسایی یەکێ لە بواری پێشمەرگە یەکێ لە بواری وەزارەتی ناوخۆ یەکێ لە بواری کشت و کاڵ و بەندە یعنی هەبێ هەر کەسە لە ڕووی سیرەی زاتی مامۆستا چەند گرنگی خۆی هەیە کە سیڤیەکی تەواو هەبیت و پوخت هەبیتن بۆ خەڵک ئاراستە بیکەن ئەویش گرنگە یعنی بەقەدەر ئەوەی دەڵێ لە ئایندەدا من وا دەکەم زۆریش گرنگە پێمان بڵێ لە ڕابردوودا چیت کردووە لە ڕابردوودا چیت کردووە چونکە سیڤی یعنی ئەو شتانەی کە کردوتە خۆگەر کەسێک کاری باشی کردووە و جوانی کردووە و بیخاتە ڕووبۆمان بێگومان ئەوە کارێکی باشە خاڵێکی تر لە بیرم چوو کۆمنتێکمان هەبێت لەسەر قسەی ئەو بەڕێزە بەشدار بووانە ئەوش ئەوە بوو کە لە ڕاستیدا وەڵای منش هاوڕام یعنی ئەم کۆمەڵگەی عێراق و کۆمەڵگەیەکی تووڕەیە کۆمەڵگەی کوردەواری تووڕەیە ینی یەک مانگی ڕەبق بۆ بانگەشەی هەڵبژاردن پێم زۆرە منیش پێم زۆرە پێم خۆشە لە داهاتوودا یاسای هەڵبژاردن لە پەرلەمانی عێراق کە دەرەچێ ئیش لەسەر ئەوەش بکرێ 15 ڕۆژ بۆ ئێمە بەسە چونکە بەڕاستی یەک مانگ بە بەردەوامی ئەم قسە و باس و شەقام و یعنی تا ڕادەیەکی زۆر کاریگەری دەرونی خراپ و کاریگەری کۆمەڵایەتی خراپ و بگرە هەندێک جار ینی چێتە کاریگەری سیاسی خراپیش چونکە کورد وا دەڵێ ئەگە زۆر دوت خراپیش دەڵێ دەستەکانت خۆشبێت مامۆستای بەڕێز زۆر سپاسیاتت کەین بۆ بەرسەرداناوان هەمی پرسیارانە و ساخ و سەلامەت بین ئینشەڵا بینەرێن ڕێزدار وی ئاوای دەهینە دومایە خەڵکەخۆ و زۆر سپاس وێن ڕێزدار کەت گەلمە بوون تا دومایە خەڵکێ و سپاس بۆ هەفکارên من jî ketmandî bûn digelme ew li pişt kamerayê û ew li jûra kontrolê her wisa ew ên serûncara wê xelkî wergirtîn zor spas bû hemî rexekê û Kurdistan ya şad û bextewer û parastî bîtin bimînin xêr û xweşî ve selam.